دەست کرد وەلەوەکە ئەزانی مەزادەکە خێرا خۆ دێتێکرد بەد مەحەولە بکەینە حفاظی بتنێ بوو لە یەکەبوو پارێک نان بدەم لە کنجێت مبشۆ تشتێک لە خۆما ئەوشکە ئەوەکە منە ئەبتنێ بوو خۆدێ کرد بوو وام وەکو ئیدارەمێ بەردەوام گوێ خۆدنەوان ئەبێت کەوان پێنگاوا تا بیژن کە وەکو تەشجیعکێ بۆ گێنجا بۆ ما بۆ ئیدارێ بۆ شنگارێ